موژدە بە گوێرەی نووسینی مەتتا بەشی 17. دوای 6 ڕۆژ عیسا پەترۆس و یاقوب و یۆحەنای برای برد و بە تەنها بۆ سەر چیایەکی بەرز ڕابەرایەتی کردن. لە پێشیان شێوەی گۆڕا ڕووی وەک ڕۆژ دەدرەوشایەوە و جلەکانی وەک ڕووناچی سپی هەڵگەڕان. ئەوە بوو موسا و ئەلیاسیان بۆ دەرکەوت و لەگەڵ عیسادا کەوتنە گفتوگۆ. ئینجا پەترۆس بە عیسای وت: گەورم، پێمان باشە لێرە بین. ئەگەر حەز بکەیت لێرە 3 کەپرتان بۆ هەڵدەدەم، یەکێک بۆ تۆ و یەکێک بۆ موسا و یەکێکیش بۆ ئەلیاس. کاتێک قسەی دەکرد، هەورێکی ڕۆشن باڵی بەسەریاندا کێشا و دەنجێک لە هەورەکەوە فەرمووی: ئەمە کوڕی خۆشەویستمە، ئەوەی پێی دڵشادم، گوێی لێ بگرن. کاتێک قوتابیەکان گوێیان لێبوو، بەدەمدا کەوتن، زۆر ترسان. عیساش هات، دەستی لێدان و فەرمووی: هەستن، مەترسن. ئینجا چاویان هەڵبڕی و لە عیسا زیاتر کەسیان نەبینی. کە لە چیاکە دەهاتنە خوارەوە، عیسا فەرمانی پێدان: ئەمەی بینیتان بە کەسی مەڵێن، تاکو کوڕی مرۆڤ لە نێو مردووان هەڵدەستێنرێتەوە. قوتابیەکانی لێیان پرسی: باشە بۆچی مالمەکان دەڵێن دەبێت یەکەم جار ئەلیاس بێت؟ وەڵامی دایەوە: ڕاستە، ئەلیاس دێت و هەموو شتێک ڕێک دەخاتەوە، بەڵام پێتان دەڵێم، ئەلیاس هات و نەیان ناسی، چیان ویست پێیان کرد. هەروەها کوڕی مرۆڤیش بەدەستیانەوە ئازار دەچێژێت. ئەوسا قوتابیەکان تێگەیشتن کە باسی یەحیای لە ئەو هەڵکێشی بۆ کردن. کاتێ گەیشتنە لای خەڵکەکە، کابرایەک هات و لەبەر دەمی چۆچی دادا و وتی: گەورم، بەزەیت بە کوڕەکەمدا بێتەوە، خودارە و ئازارێکی زۆر دەچێژێت، زۆر زار دەکەوێتە ناو ئاگر و زۆر زاریش ناو ئاوەوە. هێنامە لای قوتابیەکانت، بەڵام نەیانتوانی چاچی بکەنەوە. جا عیسا وەڵامی دایەوە: ئەینەوەی بێباوەڕ و خوار، تا کەی لەگەڵتان بم؟ تا کەی بەرگەتان بگرم؟ بیهێنە ئێرە بۆ لام. عیساش لێی ڕاخوڕی و ڕۆحە پیسەکە لێی هاتە دەرەوە. لەو کاتەوە کوڕەکە چاک بووە. پاشان قوتابیەکان بە تەنها هاتنە لای عیسا و وتیان: بۆچی ئێمە نەمانتوانی دەری بکەین؟ ئەویش پێی فەرموون: لەبەر کەمی باوەڕتان. ڕاستیتان پێ دەڵێم، ئەگەر ئەوەندەی دەنکە خەرتەلەیەک باوەڕتان هەبێ، بەو چێوە دەڵێن لەوێ بڕۆ، دەڕوات و شتێک بۆتان مەحاڵ نابێت، بەڵام ئەم جۆرە دەرناچێت، بە نوێژ و ڕۆژوو نەبێت. لە زەلیل کۆ ببوونەوە. عیسا پێی فەرموون: کوڕی مرۆڤ دەدرێتە دەست خەڵک و دەیکوژن، لە ڕۆژی سێیەم هەڵدەستێندرێتەوە. ئەوانیش زۆر دڵگران بوون. کاتێک گەیشتنە کەفەرناحوم، بازگرانی 2 درهەمەکە هاتنە لای پەترۆس و وتیان: ئەرێ مامۆستاتان 2 درهەمەکە نادات؟ وتی: بەڵێ. کاتێ پەترۆس هاتە ماڵەوە، عیسا پێشی کەوت و فەرمووی: ڕات چییە شیمۆن؟ پاشایانی زەوی سەرانە و باج لە چێ وەردەگرن؟ لە ڕۆڵەکانی خۆیان یان بیانی؟ وتی: لە بیانی. عیساش پێی فەرموو: کەواتە ڕۆڵەکان ئازادن، بەڵام تاکو بۆیان نەبینە کۆسب، بڕۆ دەریاچەکە و قوڵاب هەڵبدە. یەکەم ماسی دەردەچێت بیگرە، دەمی بکەوە، ستاتیرێک دەبینیتەوە، بیبە و لە زیاتی خۆم و خۆت بیان دەرێ.